سڵاوتان لەبێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی بەرنامەیەم جارش لەگەڵمان بن. پرۆژەیەک بۆ زیندووکردنەوە و سوودوەرگرتن لە شێوازی وانەوتنەوەی مامۆستاخانە نشینەکانی هەولێر ئەنجام دەدرێت. سەرتاشێک هونەر تێکەڵی کارەکەی دەکات و سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە. گەنجەیەک لە ماڵێکی خۆی لە ڕێگەی کاری پەیکەرتاشی بژێوی ژیانی دابین دەکات. لە مۆزەخانە و ئەرشیڤی پەروەردەیی شاری هەولێر پرۆژەیەک بەڕێوە دەچێت بۆ دووبارەوتنەوەی وانەی ئەو مامۆستایانەی کە خانەنشینن لە کۆن لە هەولێر مامۆستا بوونە. ئامانجیش لە بەڕێوەچوونی ئەو پرۆژەیە ئەوەیە کە سوود لە ئەزموونی مامۆستاکان لە هەولێر وەربگیرێت بۆ مامۆستایانە ئێستا دووبارە بتوانن بەکاری بهێننەوە. ڕۆژتان باش دانیشن وانەی چوارەم هەوڵ بابەت زمانی ڕۆڵەکانی دەستی ئەو ڕۆمان باسی ڕستەیە. ڕستە پێناسێ ڕستە دەکەین و ڕستە فێر دەبین کەمانەی چیە بە چۆن ڕستە دەبین لە بەفر. ئەمە کۆمەلە وشەیەک و هەروەها هێزگەرەوەی کۆمەلە وشەیە کەمانایەکیشی بەخشێت. ساڵانی 2010 مامۆستا ئیسماعیل بەرزنجی پرۆژەیەک دەداتە وەزارەتی پەروەردە کە ئەو کاتە ڕێزدار سەفین دزەیی وەزیری پەروەردە دەبێت لە هەرێمی کوردستان. اینجا پرۆژەکە قبول دەکرێت لە 2012 دەست بە نۆژەنکردنەوەی دەکرێت لەلایەن پارێزگاری هەولێرەوە کە ئەو کاتە یادی بەخێر کاک نەوزاد هادی پارێزگار بوو. ئەو ئەرکە لە ئەستۆ دەگرن. 2014 بە فەرمی مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر دەکرێتەوە و دەرگای واڵا دەبێت. چەند ئامانجێک لەو پرۆژەیە هەیە. یەکەمیان بەبیریهێنانەوەی شێوازی وانەوتنەوەی کۆن. بێگومان پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی بەردەوامە. قوتابی، مامۆستا، خێزان هەر سێکیان بە بەردەوامی پێویستە ئەو پرۆژەیە متاوە بکرێت و چاودێری بکرێت. ئێمە وەکو مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر بە ئەرچی خۆمانزانی ئەو پرۆسەیە بەبیر خەڵک بێنینەوە کە ستایل و شێوازی وانەوتنەوە لە جاران چۆن بووە. بە تایبەت لە ئێستادا کە قوتابی و خێزان لە ناوەندەکانی خوێندن دابڕاون وەکو بیرهێنانەوە، وەکو نزیک بوونەوە و جارێکی تریش سوودوەرگرتنە لە ئەزمموی ئەو کەسە گرنگانەی کە لە کۆن لە پێشووتر مامۆستا بوون و ئێستا خانەنشینن. بەخۆی ئێمە لە ساڵی 69 لە ئەوەی هەولێر دەرچوین لە دارمعلمینی هەولێر دەرچوین تەمان دەهەنجی دەبووینە عسکەر بووینە عسکەر ماوەی 2 ساڵ. لە ساڵی 1972 ئەمنیان تەعین کرد لە 9/12 لە قەزای چۆمان. مامۆستایەتی یەکە کە مامۆستایەتی بکە مهنێکی زۆر قورسە لە کرێکاری قورسترە. بەڵام ئەمن زۆر شانازی بە مامۆستایەتی خۆ دەکەم لەبەرەوەی نمونەیە کرد بۆ دەجێڕمەوە ئینسان زۆریش عیبەمەتی خۆی بکەوە. ئەو قسانە کە دەکەم ئەمن دەزانم برادرانم خزمەکانم هەموو کە گیان لێبی دەزانن وەیە مامۆستایەکانی ناو قوتابخانەکە ئێستا ماون گیان لێیە. ئەمن هەستم دەکرد لە چلەمین ساڵ کە مامۆستا بووم بە مامۆستا. خوایەواتەن ئەوەکەی چەند دڵگیر و شیرینە، خوایەواتەن ئەوەکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە هەوی کەوسەرە خاچی گەوهەرە، پڕ لە گوڵ و نەسرینە، پڕ لە گوڵ و نەسرینە. کورە وەڵڵا ئافرین بۆ خۆمان. مامۆستا دەبی دڵی زۆر فراوان بی، هەر چەندی دڵی فراوان بی کەمە.
یعنی دڵی گۆڕەپانێ بی یعنی چونکە تۆ دەسێنە و جیلێکی هیچ فێر نەبووە ئەتو ئەوانە فێریان دەکەی دوای دەبی قوتابی خۆشەویستبی لای تو بە هەموو کەم و کوڕیەوە چکە تو چووی کەم و کوڕیەکان لابی فێر هەر نەچوی فێرە خەت و قەرەبی بکەیت ئەمە قوتابخانەکەمان قوتابخانە وەزارەتمان وەزارەتی پەروەردەیە ئەوجا لۆ نکتێکی قسە لۆ بژێڕمە ئەوش بەهار نفتەمەتە ئێستا مامۆستایەکە مایە مامۆستا نازەنین ماوەم بوو لە مەکتەبێ سوبولەکن مامۆستا عەبدولعەزیزی هەنجی ئەو وەزیر پەروەردە بوو بەڕێز مامۆستا عەبدولعەزیز تەیب گوتبی مامۆستایەکمان هەیە هەدیەی دەداتە قوتابی زۆر تەمبەڵ زۆر شەیتان لە مەکتەبێ بزێ وشت ناو مامۆستا عەبدولعەزیز گوتبی ئەوە مامۆستایە بینێرە لای مسبەینی ئەم ئینتیزاری دەکەم پێی دەرێ بدێ ئەو بەمنینەوە گوت بوو ئەتە مامۆستا عەبدولعەزیزیش خانەنشین کرا من بەیادی نەگەیشتم ئەم لۆی دەمدایە چکۆم خۆ نەمدەدا مام قوتابیەکی بزێویان هەرە پاس وشتی وها لۆ ئەوی کارە پاسی بکە ئەم گازم دەکرد پاشم لێ دەمگوت قوتابی شکایەتی لێ دەکەن بۆ ماوەی 7 ڕۆژ ئەگەر هیچ قوتابیەک نەهاتە ئیدارەی شکایەتی لە تو نەکردە من هەدیە دەدەمێ هەنجی دەستە قەرەمەکم دەدایە هەندەسەکم دەدایان شتۆکەکی جوانم دەدایە قوتابیەکە لەو دەستی دەسو ئەو دەستی بەرە دەمان گۆڕ ئەی ئافرین کچی خۆ هەرچی ماڵەوە ئێوە هەمووتان ئەم دەستانیان لە کتێبتان هەیە لە کتێبی ڕێزمانی بەس ڕستەکانی ناو ڕێزمانی وچی ئێستا تەختەی نییە ڕستەکان دەنووسنەوە بۆ بەیانی بۆم دەینەوە ئەوی لە ناو دەفتەری ڕستەکانی نەنووسی کەوابی دەبین باشە ڕۆڵەکانم تێگەیشتن ئایجانێک ئەوزە ئێستا دەتانن بچنە دەرێ خلاص دەرسەکەمان خلاص بیفەرمون ئێستا هەڕون خۆتان ئامادە بکەن بۆ دەرسی ڕاضەی پێشان وەفا هەبوو لە وەزیفەی ئێستا وەفا باریکی دیە یعنی خەڵک وەزیفەی خۆی خۆش دەویست ئێستا وەزیفەی خۆی خۆش ناوێ وەکو بە ئەمر دەستە مەکتەبی نازانم یعنی وەفا لۆ نمایە لە وەزیفەی ئەمە سواری ڕۆژێک غایب باین ڕۆژێک لە مەکتەبی غایب بن زەمیرمان هەر ئەوەی نەدەکرد ئێستا لە مارێ دەبی ناستە مەکتەبێ دەرێ دەی لۆ چ بسم ئەم سواری وراغی دەبووم ڕێ قڕ بوو لۆ مەکتەبی شێخان 10 کیلۆمەتر لە گوندی مەتور بوو سواری وراغی دەبووم دەچوم دەمواخکو مەکتەبم بڕوە بە پایسکلی ڕۆژەکانی دەچوین پایسکل دەرنەدەچوو بە وراغی دەچوین یعنی دوای هەموو کەسێک هەوڵی دەدا نانەکەی خۆی حرار بکە یعنی وەزیفە وەفا هەبوو لە وەزیفەی نەکرد مامۆستا حتا چینەکاری دی بە خیانەت ئیش نەدەکرا بە ڕاستگۆیی دەژەکرا ئێستا نازانم مادی بوونی ژیانە مامۆستا ئێستا گۆڕایە لەگەڵ داخەبوو وەزیفەی خۆیان خۆش ناوێ هەوڵ نادەن وەفا لۆ زۆر چت کەم بووە یعنی نەکە لە وەزیفەی تەنداکەم بۆ مناگیرێ لێرە مەولا و لێرێ وەڵڵا دڵدارم لا لە شاری سلێمانی کچێکی هونەرمەند کار لەسەر وێنەی جوڵا و ئەنیمێشن دەکات و ژیانی ڕۆژانی ناوسروش تۆمار دەکات ئامانجیشی ئەوەیە کە خەڵکی لەگەڵ ژیانی ڕۆژانی ئاسایی ناوسروش ئاشنا بکات. من ڕاست دانیشتوی شاری سلێمانیم لە ساڵی 2015 دەستم کرد بە خوێندن لە بواری هونەردا لە کۆلیجی هونەرە جوانەکان بەشی گرافیک دیزاینم هەڵبژارد پێم باش بوو کە لەو بەشە ئیش بکەم چونکە دواتر مەجالی فراوانتری تیا بوو لە میدیای تازەیە بەکارهێنانی مەتریاڵی تازەیە و دەستکردم بەکاری هونەر هەر لە وەکو حەزێکی مناڵیەوە دەست پێکات کە هەموو کاتێک دەرسەکانم بەجێ ئەهێش ئەچووم لە مەرسەمەکەیە ڕەسممە کرد ئەم نیشتی تازە تاقی بکەمەوە فزوڵیەکی زۆرم هەبوو بۆ 4 دەورەکەم و هەرەو فزوڵیە شوای کرد کە حەزم لە وردەکاری بێت وردەکاری لە ئیشکردنا گرنگیان بە ئەو شتانی کە لە 4 دەورمە ئەمبینن وەکو مناڵێک کە حەزەکات وردەکاری 4 دەورەکەی ببینێ شتەکان تازە ئەبینێت.
دواتر وردە ئیشەکانم بەرەو ئەنیمەیشن ڕۆیشتن هەستم کرد ئەو شتانی کە ئەمەوێت پیشانی بم ئەتوانم جوانتر فۆرمی بکەم لە ئەنیمەیشن و جوڵەیە چونکە لە ئەنیمەیشنە ئیش لەگەڵ سپیسێکی جیاوازە کەیت سەوتیەتە ناوە مۆشنیەتە ناوە کە ئەوانە هەر هەمووی کارەکە دەوڵەمەندتر ئەکەن بۆ منە بتەوێت بەتایبەت سەوت زۆر گرنگێکی تایبەتی هەیە لە ئەنیمەیشنە کە ئەتوانێت کەشی ئیشەکە دیاری بکات مەتریاڵی کارکتەرەکانت دیاری بکات زۆر وردەکاری تیاکرێت کە هەستمە کرد لە ئەنیمەیشنە ئەتوانم بە تەواوەتی دڵم ڕازی بێت بەوەی کە یعنی پیشانی ئێم کارکتەرانی کە هەڵیان ئەبژێرم ئیشیان لەسەر بکەم بە پێی ئەو بیرۆکەی کە هەمە لەسەرەوە ئیشە ئەگۆڕێت زۆر کات کارکتەرەکان خەیاڵین و دوورن لە لۆجیکی واقعەوە خۆت جوڵەیەکی تیا ئەبێت کە ئەتوانین هەندێک کات لە خەوا بیبینیت یاخۆت هەستێکی سیرت باتێکە بڵێ ئەم جوڵەیە بۆ لەویا هەیە یان فیگەری کارکتەرەکان زۆر لە واقع دوور ئەکەونەوە یعنی دوورن لە ڕیاڵیزمی ئیشەکانەوە ئەویش بەپێی چیرۆکەکانە گۆڕێت هەنێک کارکتەر لە چیرۆکەکە پێویستەکە بۆی ئاوی بیکەیت چونکە کارکتەرێکی هەیە کە شەفافە یاخۆت بڵێ ڕوونە یعنی ئەو مەوادانی کە بەکاریشی هەنێ هەم دیجیتال بێت هەم لە سەر کاغەز بێت فەرقەکات بۆ هەر چیرۆکێکە بتەوێت ڕاستە من لە ئێستا خەریکی ئەوم بە تیۆری بە وردی جۆرە جیاوازەکانی ئەنیمەیشن بخوێنم تا بڕۆمە بواری سریدی و بڕۆمە بواری ڕیکلامین و فیلم میکینەوە بەڵام ئەوە زۆر بۆ من زۆر گرنگە کە بمێنمەوە لەسەر سکێچ کردنەوەتە فریمکردنەکانی ئەنیمەیشن دواتر هەم ئەو پرۆگرامانی کە فێریە بیت لە خزمەتکردنی هونەرەکە بەکاری بێنیتەوە لە کۆتاییە بە هەر جۆرێکیان بێت بەڵام مانەوە لەسەر سکێچ کردن و کردنی بە ئەنیمەیشن محەممەد ئەمین هاوڵاتیەکی خەڵکی دهۆکە کە پیشەی سەرتاشیە بەڵام هوەری تێکەڵی پیشەکەی کردووە ئەو لە شاری دهۆک لە نێو بازاردا کە مشتریەکانی سەردانی دەکەن وێنەی هونەرمەندان لەسەر قژی مشتریەکانی دەنەخشێنێت بەم کارەشی توانیوێتی سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆی ڕابکێشێت و مشتریەکانیشی لە کارە هونەریەکانی ڕازین. بله نوفم محمد ادریس عزیزه برنیاز بوم محمد 95 من دویو کارکی نیبیمت ستراشینا مدا دوالات مدا مل سال 2012 دست بگیریه
پیچوچه مدل مشکلینه من مدل زورو کوچیکینه پیچوچه و مخاندن خوشی دمایی که نه اساتی مدام از راندن پشت اساتی مدام از راندن مدویو هشتا ابداعت کار خدا بکن پیش بخم اسراب من گله کار جوان کردم بون منوینه هنرمند دال سرپرچی کو چتگینیه نوف مدا اروپا چته بس نوف مدا نبوده و مجال کار دی کلینه مدویو خوبه برنیاز کم بون مدرجه صفری چه کلیه 3 دقیقه و 30 ثانیه دا گل شکل نگل همه چطور بود 4 دقیقه و 40 ثانیه و من توف نقان دیجی پر چه کلیه همین شفره یعنی افتشتهانه گل بجنم من شفره پیونینه یعنی افتشتهانه نینه چه اردا چنان بود بله من او کارجی کلیه و گل کسی آماده بونه لیلی توف نقان دی شفره من پر چه کلیه بله اینو که لوگوی کردستان 24 دو ماهی که دیاریه با هوا نجا هیچ کم دلیو هبید و ببورن با هر کماتیه که چون که وقت ما گلگی کرد بو درست کردن وینا سه پرچی تا ما جپنده دو کوزورو که بیتن به مالخوت وینای چیکد گله کسا گله پاره که زور دوامن بوینیوی چیکم یعنی حوالوی یعنی مسئله کی سر پرچیو چیکم مستوفه برو بسمام پشتوانی و ما گله که یعنی الا ام برکلان بکاری کن یعنی ام بخو کسا که جی بگرین دیگه راضی بن وینای کی سر چیکن داستبای چه اشکال جمعه چنبن یعنی الا برکلان ما بکاری بکن اولی همی کس نشنم جردانی در کاره که جورا بجم موهبه که خودی دو امر بیو بینه کشونه دی مکینه تحدید کن تأشیر کن همیه دی دیف چین که دی چوا ایتن و مجال جو خلاتی جی کنه بور که حتی دو سه جو من رسم خلات کنه جورا سه و چهاره من درس کنه و دڵشاد شیمال گەنجێکی خەڵکی گوندی جوجەری گەورەی سەر بە قەزای بەردەڕەشە. دڵشاد لە ماڵەکەی خۆیدا ژوورێکی دروست کردووە بۆ کاری پێکەرتاشی ڕۆژانە پێکەری هونەرمەندان دروست دەکات و هەروەها هاوڵاتیانەی کە ئەیانەوێت پێکەرەکانیان دروست بکات بە شێوازێکی زۆر هونەری جوان بۆیان دروست دەکات. ئێستا توانیوەتی لە ڕێگەی کارەکەیەوە سەرنجی هاوڵاتیان ڕابکێشێت و هەروەها بژێوی ژیانی خۆشی لەو ڕێگەوە دابین بکات. من دڵشاد شیمالم دانیشتوی گوندی جوجەری گەورە سەر بە قەزای بەردەڕەش قوتابی پەیمانگەونە ڕێژوانەکانم لە ئاگرێ ئێستا لە قۆناغی پێنجەمدەم لە بەشکی پەیکەرسازی. ئەگەرچی من لە ژوورێکی بچووکم بەڵام توانیوە جیهانێکی گەورە لێرە بۆ خۆم دروست بکەم. لێرە ڕۆژانە خەڵک بە شێوەی ئۆنلاین بە پەیوەندی پێوە دەکەن داواکاری لە هەموو بوارەکانی هونەرکە من تواناییم هەیە داواکاری کارم لێ دەکەن.
خۆشە بە هەموو گەنجانی وڵاتەکەم بڵێم کە تۆ هەر پسپۆریەکەت لە هەر بابەتێک لە هەر پیشەیەکدا هەبێت تۆ حرەکەیەک بکەیت طبعاً بەرەکەتیش لە دوای ئەوە دێ مهم ئەوەیە کە دەستپێکردنە و بەرەو پێشچوونە من کە دەستم پێ کرد لە خاڵی زۆر دەست پێکەوە دەستم پێ کرد دوایی بەرەبەرە توانیم کارەکەم بگەینمەوە کە ببێتە بژێوەیەکی زۆر باش سپاس بۆخوا بۆ ژیانم. گوندی کەوبێن دەکەوێتە سنووری قەزای ڕانیە و جیاوازی لەگەڵ گوندەکانی دیکەی کوردستان ئەوەیە کە لە کەوبێن تا ئێستا لە مێژووە گوندەدا هیچ توندوتیژێکی خێزانی تۆمار نەکراوە ئەمە جگەلەوەی کە گرنگێکی زۆر بە بەخێوکردنی باڵندە و هەروەها ئاژەڵان دەدەن و مرۆڤێکی زۆر ئاژەڵ دۆست لەو گوندە دەژیت. کەوبێن گوندێکە لە گوندەکانی ناحیەی سەرکەبکان و سەر بە ئیداری ڕاپەڕینە ڕێژەی ماڵەکانی وەتا ژمارەی ماڵەکانی 40 ماڵە ژمارە دانیشتوانەکانی 180 کەس دەبێت بە کۆگشتیەوە زیاتر دانیشتوانی گوندەکە بە کوشتکاڵ و ئاژەڵداریەوە خەریکن کە داخلی سنووری گوندی کەوبێن دەبیت تابلۆیەک هەڵواستاوە دەڵێ لە گوندی کەوبێن توندوتیژی نییە ئەوەش خۆی دەلال دەوەی دەکە کە لە ساڵی پاردا ڕێکخراوێک هات بۆ گوندەکەمان و چەند جارێک هاتن دوای ئەوەی کە دانیشتون لەگەڵ خەڵکەکە و هاتوون سەدانی گوندەکان کردووە گەشتونە تا قناعەتەی واتە گەشتنە ئەو باوەڕەی کە لەو گوندەدا توندوتیژی نییە لەبەرەوەی گوندی کەوبێن ئاگەسەیریان کردووە لە ڕووی گیانی هاوکاریەوە کۆمەڵ خەڵکێکە هەموو ئەو کارانێک کە دەکرێن بە هەرەوەز دەکرێن واتە گیانی هاوکاری تێدا زۆرە وەسەیریان کردووە لە ڕووی ئەو ئازادیەی کە پێویستە پیاو بیدا بە ئافرەت پێی دراوە و ئەوەی پێویستە کە ئافرەتیش بیدا بە پیاو چونکە توندوتیژی هەر ئەوە نییە کە پیاو بەرامبەر بە ئافرەتی بکە لە زۆر شوێن هەیە توندوتیژی ئافرەت بەرامبەر بە پیاوی دەکا پیاو بەرامبەر بە هاوسەیەکە بە جیرانەکەی دەیکا و پیاو بەرامبەر بە ژینگە و بە خاک دەیکا بەڵام توان بڵێن بڵێ ئەو گوندێکە بەڕاستی لە ڕووی تەباییەوە لە ڕووی گیانی هاوکاریەوە لە ڕووی بێکێشەی گیر و گرفتیەوە و لە ڕووی ڕێز و ئەو شتێک کە پێویستە ئینسان بەکاری بهێنێت سوپاس بەخوای گەورە گوندەکە گوندێکی زۆر بێکێشەیە زۆر کەس کە دێ هەز بەوە دەکا کە لێرە توندوتیژی نییە یان کە ئەو تابلۆیە دەبینێ دەیخوێنێتەوە پرسیارمان لێ دەکا ئایا ئەو تابلۆیە بۆ لە کەم گوندەیە بۆ لە جیات هەموو گوندەکان لە کۆبێن ئەو تابلۆیە هەڵواسراوە دیارەوەش دەگەڕێتەوە بۆچی خۆی ئەو ئاماژەیە کە دیارە لە کەوبێن توندوتیژی نییە. دابڵێن زۆر بەکەمی تەنانەت ئەگە سیرکەین ئەمە ئەوەی پاوان بێت پاوانە ئەوەی پاوان نەبێت مەرحایە واتای گشتیە بۆ دەتوان بڵێم لە کەڕک بەرەو سەرەوە ئەو مەرحای گشتیە کەس بۆی نییە داری تا بەرداتەوە تا بیبڕێت مەگەر تەنها بۆ ئاژەڵ کە هەڵپاچینی پێ دەڵێن واتا بڕینێکی گەڵاکانی لێ ببڕن ئەگەر نا بەردانەوە قەدەغەیە ئەو کەسێک کە سۆپای داریژادنێت دەبێت داریشک بێنێت ئەگەر نا داربڕین لێرە نییە. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و تەندروست بن.